شەڕ و نائارامی زیاتر لە سێ دەی ڕابردوو لە نێوان تورکیا و پارتی کرێکارانی کوردستان لە دەڤەری برادۆست بووە تا هۆی چۆڵبوونی 118 گوندی دەڤەرەکە. ئەو نائارامیش تا ئێستا بەردەوامە و گوندەکانی سەرسنوور ناتوانن بە شێوەیەکی ئاسایی ئاژەڵەکانیان ببەنە کوێستانەکان و ناتوانن درێژە بەکاری کشت و کاڵیان بدەن. ماوەی 5 ساڵە سوپای تورکیا لەشکرچێشی کردوتە نێوخاچی هەرێمی کوردستان لە دەڤەری برادۆست. لە ئێستادا بە درێژایی 55 کیلۆمەتر و بە قوڵایی 30 کیلۆمەتر لە نێوخاچی هەرێمی کوردستان لە دەڤەری برادۆست ڕۆژانە چالاکی دژی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە ئەنجام دەدات. ئەمە شوای کردووە گوندنشینانی ئەم ناوچەیە تووشی ناڕەحەتی ببن بەهۆی بەردەوامی ئاڵۆزیەکانی ناوچەکە. لە ماوەی 5 ساڵی ڕابردوو بەهۆی تۆپباران و بۆردومانەکانی تورکیا 21 هاوڵاتی لە دەڤەری برادۆست شەهید و بریندار بوون. سەرەڕای ئەوەش چەندین جار هاوڵاتیانی گوندەکانی سەرسنوور لەلایەن سوپای تورکیاوە دەستگیر کراون. بەڕاستی بەهۆی ئەو بۆردومانانان ئێستا ئێمە ناتوانین مەڕ و ماڵداڕش بەخێوکەین لەو دەڤەرە بۆتە بارگرانی بۆمان هە لە گەرمیان لە گەرمیانشمان پێ ناحەوێتەوە. لە تویستانەکانش دەبینی ڕۆژانە تۆباران و تیارە لێ ئەدات و بەخۆ چەند ڕۆژێک پێش ئێستا هەندە خەڵکی ئێمە چۆ بۆ لای شەچی و یعنی ڕۆژانە تقریبا تەقەی هەڕەمەشی ئەکرێ لەو هاوڵاتیانە. مەقسەد ببێمە تو گوندێ هەی ئێتەژێر کۆنتترۆلا مەقسەدە منتیقێتە ژێر کۆنتترۆلا ئەسکەردا باشە گای بێنێت هاونەکی لە ماڵام بدە چی دەبێتی وەلەکەی ئەرێ وەڵە هەرە منتیقەی خواکوەرچی منتیقەی ئەو زیانە مانێ محەڕەمەیە منتیقەی شەچیوە محەڕەمەیە کەس ناچیتێ مرچە ئەوێ کاکە بەهیا خۆنی بەهیا خۆن کاک بەهیاتە سەر خنێرە و لۆلانە و تێوەچە شەچیوە بەهیا خۆنی کە دەهێوان. بۆ بەدواداچوون لەبارەی زیانەکانی تۆباران و بۆردومانەکانی دەڤەری برادۆست پەیام سەردانی ناحیەی سیدەکانی کرد، بەڵام بەڕێوەبەری ناحیە بە بیانووی نەبوونی کات لێدوانی بۆ پەیام نەدام. سەرەڕای زیانە ئابووری و گیانیەکانیش کە بەسەر ناوچەکەدا هاتووە تەقەمەنیەکان کاریگەری نەرێنیان لە سەرژینگەی ناوچەکە جێهێشتووە و مەترسین بۆ سەرژیانی هاوڵاتیان. بەشێکی زۆری سووتانی پاوان و دارستانیش لە هەرێمی کوردستان بەهۆی تۆپبارانی سنوورەکانەوەیە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام دەڤەری برادۆست.